بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی خۆشەویست جوانترین سڵاوتان لێبێت. زۆر خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی تری ئەندازەدا بە ئێوەی خۆشەویست دەگەمەوە. بەڕێزان، لە باشووری کوردستان یەکێک لەو کۆمپانیانەی کە لە هەمان کاتا ئیشی پلاستیک و ئیشی ئەلەمنیۆم دەکات، ئەویش کۆمپانیای سالار ئەحمەد شاسوار. ئێمە هەوڵدەین لەم بەرنامەیەدا گرنگترین ئەو ئیشانەی کە لەم کارگە و لەم کۆمپانیادا ئەکرێت بۆ ئێوەی خۆشەویست باس بکەین و ڕوونی بکەینەوە. بینەرمان بن. کۆمپانیای سالار ئەحمەد شاسوار بۆ بازرگانی گشتی پرۆژەی کەسی لە بەرواری 7/12/2006 بە ژمارە 4 3458 دامەزراوە کە لە زۆربواری جوانکاری بیناسازیدا کار دەکات. دامەزراندنی کۆمپانیاکە لەلایەن سالار ئەحمەد شاسوار دامەزراوە کە لە هەمان کاتدا خاوەن و بەڕێوەبەری کۆمپانیاکەیە. ئەزمموی چەند ساڵی لەوە پێشی هەیە لەو بوارانەی کاری تێدا دەکات. کۆمپانیای سالار ئەحمەد شاسوار توانیوێتی لەگەڵ بەرەو پێشچوونی ئەو بابەتانی کە نزیکن لە بواری کارەکەی خۆی بگونجێنێت و ببێتە پێشەنگ لەو بوارانەدا. کۆمپانیای سالار ئەحمەد شاسوار کار دەکات لە بواری دروستکردن و فرۆشتنی مەواد لەم بەشانەی خوارەوە. دروستکردنی دەرگا و پەنجەرەی پلاستیکی، دەرگای نەخشی پلاستیک بە مەوادی سارای تورکی بە کۆمەڵێک ڕنگ لەوانە سپی و ساجی و ماڕۆنی و تەختەیی و ڕەساسی و لە هەمان کاتدا کۆمپانیای سالار ئەحمەد شاسوار سەرچاوی دابینکردنی مەوادی پلاستیکی دەرگا و پەنجەرەیە بۆ زۆرێک لە کارگەی دروستکردنی دەرگا و پەنجەرەی پلاستیک لە کوردستان و عێراق. لە بواری شوشەدا کۆمپانیای سالار ئەحمەد شاسوار هەڵدەسێت بە دەبڵکردنی شوشە بە هەموو جۆرەکانیەوە بۆ کەمکردنەوەی گەرما و سەرما و دەنگ بە شێوەیەکی هونەری بە بەکارهێنانی ئامێری تایبەت پاکردنەوە و کەپسکردنی. و هەروەها دروستکردنی نەخشی کارولاشی ناوشوشەی دەبڵجان بە دیزاینی جۆربەجۆر و ڕەنگی جیاواز و دانانی پەردەی ناوشوشە. لە بواری ڕووپۆشکردنی تەلار و باڵەخانەکاندا بە ئەلیکۆبۆن کۆمپانیای سالار ئەحمەد شاسوار هەڵدەستێت بە دابینکردنی باشترین ئەلیکۆبۆنی سارای تورکی، هەروەها ئەلیکۆبۆنی تایبەت بە دژە سووتان و دژە تۆس. کۆمپانیای سالار ئەحمەد شاسوار سەرکەوتوو بووە لە بواری دانانی محەجەرەی ستیل بە باشترین بۆری محەجەرەی ناوپەڕ و دابینکردنی کەڤەری ستیل، سەرخەر مەسعەد و بەکارهێنانی هەمە جۆری تر. لە نوێترین بەرەو پێشچوون لە بواری ئەلەمینیۆمدا کۆمپانیای سالار ئەحمەد شاسوار سەرکەوتووە لە دروستکردنی دەرگا و پەنجەرە و جامخانەی سلاید بە مەوادی سیستم و ئەلەمینیۆمی عازل و ئەلەمینیۆمی C60 و T60 بە ئامێری تایبەت بەم جۆرە ئەلەمینیۆمە تازەیە. لەم کۆمپانیادا چەندین کارگەی تایبەت بە دروستکردنی ئەم جۆرە ئەلەمینیۆمە و بابەتەکانی پلاستیکەیە کە دەیان کارمەندی تایبەت کاری تێدا دەکەن. کۆمپانیای سالار ئەحمەد شاسوار کۆمەڵێک لقی دروستکردن و فرۆشتنی مەوادی هەیە لە شار و ناوچەکان لەوانە. ئۆفیسی سەرەکی کۆمپانیا نزیک وتێل سلێمانی پاڵاس پشت تەلاری چواربەخت. کۆگای سەرەکی کۆمپانیا هوانە پێش بازگەی سلێمانی عەربەت. سناعی 1 لە سلێمانی پشت سایلۆ. سناعی 2 لە سلێمانی نزیک عەلۆی تازە. کارێزەوشک لە سلێمانی، سەی سادق، قەڵەبجەی شەهید، ڕانیا، کەلار، دەربەندی خان، قەڵات زێ. کۆمپانیای سالار ئەحمەد شاسوار تاکە بریکاری کۆمپانیای بەناوبانجی سارای تورکیا بۆ پلاستیک و ئەلەمینیۆم و ئەلیکۆبۆن کە بەرهەمەکانی بۆ زۆرێک لە وڵاتانی ئاسیا و ئەوروپا دەنێرێ و لە هەمان کاتدا بەڕێوەبەری گشتی کۆمپانیای سالار ئەحمەد شاسوار مدیر مفەوەڵی کۆمپانیای سارای تورکیا لە کوردستان و عێراق. کۆمپانیای سالار ئەحمەد شاسوار توانیوێتی کۆمپانیای بیلانپێن لە تورکیادا بمەزرێنێت کە تایبەتە بە دروستکردنی دەرگای نەخشی پلاستیک و ئێکسواراتی ئەلەمینیۆم و پلاستیک و محەجەرەی ستیل کە سەرکەوتنێکی باشی بەدەستێناوە کە زۆربەی بەرهەمەکانی دەنێرێت بە وڵاتانی کەنداوە. بسم الله الرحمن الرحیم. من وەکو سالاری ئەحمەد شاسوار کۆمپانیایەکم دامەزرانووە، ئێستەیشی دەرگا و پەنجەرەی پلاستیکەکەی
مەواد دەفرۆشین وەکو پلاستیک وەکو ئەلەمنیۆم وەکو پەناڵ. بیدایەتی دەستپێکردنی منەوە لە دوکانی باوکم بووین. ئێمە ئیشی شوشەمانە کرد کە باوکم لە عەسڵایشی شوشەی کردووە. ئێمەش وەکو ئەولای ئەحمەد شاسوار ئیشی شوشەمان کرد. وردە وردە دەستمان پێ کرد و هێنامان تا حەدێ. دوایش ئیتر من لە باوکم جیابوومەوە دەستم کرد بە کاری ئەلەمنیۆم. وردە وردە ئەلەمنیۆممان کرد و دوایش پلاستیکمان هێنا. وردە وردە گەورە بووین کردمان بە کۆمپانیا. ئێستا لە سایی خواوە ئیشەکانمان بەرەو پێشە ڕوا. پلاستیکمان هەیە وەکو ئەرزمکردن، ئەلەمنیۆممان هەیە دروستکردنەکەی. مەعمەلێکشمان لە تورکیا هەیە بە ناوی بیلاند، دەرگای پەناڵ دروستەکەین، ئیسسواراتەکانی دروستەکەین. تا ئەم حەدەیە ناومانە و فەرعیشمان هەیە لە هەموو قەزا و ناحیەکان. مەوادی شەفرۆشین وەکو مەوادی ئەلەمنیۆم وە پلاستیک. مەوادەکانمان بریتیە لە مەوادی شەریکەی سارای تورکی، شەریکەیەکی بەناوبانگە بۆ عێراق ئیشەکە، بۆ تورکیا ئیشەکە، بۆ ئەوروپا ئیشەکە، بۆ رووسیا ئیشەکە، بۆ ئەمریکا چێ، بۆ وڵاتە عەرەبیەکانش دەچێ. ئەلحەمدولیلا سەرکەوتوو بوونیوتیایە و ئیشەکانمان بە باشی ڕوا. وەکو ئێمەش ئەم ئیشە کە دەستمان پێکردووە بۆمان نەماوەتەوە، خۆم دەستم پێ کردووە. خۆم لە ئەوەڵەوە لە 500 کیلۆ ئەلەمنیۆمەوە دەستم پێ کردووە تا وردە وردە هێناومانەتە ئێستا ئەم حەدەی کەشکور ناوبانیەکمان هەیە و ناوێکمان دروست کردووە. ئەوش بە پاکی ئیشەکانمان. ئیشەکانمان ئەلحەمدولیلا پاکە و ئیشێکی باش ئەکەین لەبەرەوەی هاوڵاتی لێمان ڕازی بێ. ئیشەڵا وردە وردە ئەگەر وەزعی عێراق ئیشەڵا باش بێ بەرەو جنوبیش هەنگاوە نین زاین لەوێژ ئیشەڵا فەرع بکەینەوە. کاک سۆران، تۆ وەکو هاوبەشێکی کاک حاجی سالار ئەمەوێت باسێکمان لە کارگەکە بۆ بکەیت. بەخێربن سەر چاو لە خزمەتم فەرموو. ئێرە شوێنی سەرەکی کۆمپانیاکەمانە. ئێرە گەنجینەکانە لەسەر ڕێگەی عربەتە گەنجینەکانی ژاڵە. ئەم قاعەیە هەمووی ئەلەمنیۆمە. ئەم قاعەیە ئەلەمنیۆمە. یعنی تایبەتمەندە بەس بە ئەلەمنیۆم، هیچ مادێکی پلاستیکی تیان نەخێر. ئەم قاعەیە پەیوەندە بە ئەلەمنیۆم، بە تایبەتی ئەو ئەلەمنیۆمە تازەی کە ئیمڕۆ خەریکە برەوکایەکە ئەلەمنیۆمی عازل. ئەلەمنیۆمی عازل کە ئێستا بۆتە شتێکی جیهانی، گەرما و سەرما جیا ئەکاتەوە. عازلە بۆ نمونە لە هاوی ناتۆ ئیسفادەی لێەکەی بەشی ناوەوە زۆر گەرم نابێ و هەروەها لە زستانە بەعکسەوە. ئەمە هەمووی ئەو مەوادەیە. هەروەها ئەلیکۆبۆنیشمانەیە، ئەلیکۆبۆن کە بۆ واجهەی باڵەخان و تەلارەکان بەکارێ. ئەمە ئەلیکۆبۆنی تورکیە تایبەتە هەمووی لە تورکیا و بۆتان. بەڵێ ئەمە هەمووی ئینتاجی بەرهەمی شەریکەی سارای تورکیەکە یەکێکە لە خۆتان کۆنتاکتان هەیە لەگەڵ ئەو کۆمپانیا؟ بەڵێ بەڵێ ئێمە تاکە بریکاری شەریکەی سارای تورکین لە ناوچەی سلێمانیە. ئەلەمنیۆم بە شێوەیەکی گشتی بۆچی بەکارهێننێەوە لێرە؟ ئەلەمنیۆم بۆ دەرگا، بۆ پەنجەرە، بۆ کەوانتەر، بۆ جامخانی سلای تر هەر لەم بوارانە بەدەر نییە. ئەو هەر لەو بوارانەیە ئەلەمنیۆم بەکارێ. ئەلیکۆبۆنیشمان هەیە. ئیتر ئەم بەشە ئەم قاعەیە پەیوەستە بەم مەوادی ئەلەمنیۆم. ئێوە جگە لە ئەلەمنیۆم چی تر بەکارهێنن لە دروستکردنی بەرهەمەکانتانە؟ ئێمە پلاستیکش بەکارهێنین، بەڵام دوایی ئەگەر لە خزمەتان ئەچینە بەشی پلاستیکە و سەیری مەخزەنی پلاستیکەشەکەین. ئەمە وەکو قاعەی ڕئیسی، وەکو مەخزەنی ڕئیسی شوێنی ئەلەمنیۆمی ئەم تازەیە کە پێی ئەڵێن سیستەم و ئەلەمنیۆمی عازل. دوو بەشی سەرەکی هەیە. بە هەمان شێوە ئێوە ئەلەمنیۆمەکە ئێوە بەشێکی ترشتان هەیە پلاستیک، بە هەمان شێوە پلاستیکەکەش بۆ دروستکردنی دەرگا و پەنجەرە یعنی نەفسی ئیشەکان هەمان ئیشەکان یان چۆن؟ نەفسی ئیشە بەس بەکارهێنانی پلاستیک فەرق هەیە. بۆ نمونە
پلاسی تەنها بۆ دەرگا و پەنجەرەیە کەوانتەراتی لێ دروست ناکرێت بۆ جامخانە دەرگا پەنجەرە بۆ ئەو دووسێ بوارەیە ئەمانە ئەلیکۆبۆن کە بۆ واجهەی بیناکان بەکارەیە بۆ تەلار ڕووپۆش ئەم نمونەی کە لە بەردەمێنەیە بەڵێ ئەمە ئەلیکۆبۆنە ئەمە چەند ملیم یەک حەجمیان هەیە یەک بەگشتی 4 ملیمی ئەمە تایبەتە بەڵێ بە بیناکان و هەروەها نیشمان هەیە کەڤەری ستیلمان هەیە کەڤەری ستیلمان هەیە کە بۆ مەسعات بەرز کەرەوەکان و هەمێ بەکارهێنانی تایبەتی هەیە ئەمە بڵێ مەغزەنی سەرەکی ئەلەمنیۆمە مەغزەنی کەشمانەیە ئەو بەر هەر ئەلەمنیۆمە بەس ئەو ئەلەمنیۆمانی کە لەو بەران بەکارهێنانی ترە زیاتر بابەتی وانتر و ئەم شتانی تایە لێرە 5 قاعی ڕئیسیە عەرزم کردی ئەو بەر ئەلەمنیۆمە ئەمەی کە ئەچینە ژوور و ئەلەمنیۆمە سەر ئەمە پلاستیکە ژێر ئەمە دوو معمەلی پلاستیک و دوو معمەلی ئەلەمنیۆمی تایە ئەو قاعی ئەو بەریش معمەلێکی ئەلەمنیۆم و معمەلێکی پلاستیک و معمەلی دروستکردنی شوشەی دەبڵ گڵاسی تایە جگەلەوەیەوە چەندین ئۆفیسیشتان هەیە کە هەر لەناو ئەم شوێنەیە کە بۆ ڕاپەڕاندنی ئیش و کارەکانتان بۆ ئاسانکاری ئۆفیسەکەمان کردو بە دوو بەشەوە ئەو بەر ئۆفیسی ئەلەمنیۆمە ئێرەش لە قاتی دووەم ئۆفیسی پلاستیکە بۆ من ئەگەر جەناب بێ پلاستیکمان لابەری ئەچیتە ئەم بەشە ئەلەمنیۆم بێ ئەچیتە ئەو بەر بۆ کار ئاسانی بەڵێ تەمان ماوادەکانیشمان هەمووی شەریکی سارای تورکیا بۆ نمونە ئەم سیارەی ئیمڕۆ هاتووە ئەمانە هەمووی ئەلیکۆبۆن کە بۆ کەوانتەر بەکارێ ئەمانە هەمووی بۆری کەوانتەراتن ئەم سیارە ئەمڕۆ لە تورکیاوە هاتووە ئەمە ئیمڕۆ هاتووە هەنێشیان لێ داگرتو هەنێشی ماوە ئەمە ماوادی شەریکی سارای تورکیا ئەمە تایبەت وتمان تایبەتمەندە بە ئەلەمنیۆم بەڵێ ئەم دوو مەغزانە تایبەت بوو بە ئەلەمنیۆم وەک ئاماژەم پێکرد ئەمە بەشی پلاستیکی ڕئیسیمانە ماوادی پلاستیک لێرە داگیرە و خەز نەکرێت ئەمانە دەرگای نەخشی پلاستیکین ئەوانە نمونەی دەرگای نەخشی پلاستیکی کە ئەکرێتە تاشی دەرگاوە ئەمانە شەمین ماوادی دەرگا و پەنجەرەیە کاک سۆران من مەبەستمە پرسیارە بکەم لێرەیە تۆ باسێکت لەوە کرد کە ئێرە بە شێوەیەکی گشتی 5 قاعی سەرەکیە ئایا ئێوە هیچ لقێکتان هەیە لە دەوروبەری شار وە لە شارۆچکەکانی ترە بەتەشی دەکەن لقی نەبێ ناتوانانی کۆنتڕۆڵی شەکۆ بکەیت ئێمە لە ناو شارە لە ناو شاری سلێمانیە 7 بەشمان هەیە بۆ کار ئاسانی بۆ نمونە لە کارێزە و شک فەرعمان هەیە خەڵکیە ناگاتە ئێرە یەکسەر لەوێ شتەکانی ئەبا مەبەستمە لەوێ دروست ئەکرێیان لێرە دروست ئەکرێ ئەبرێ بۆ ئەوێ نەخێر مواد ئەفرۆشرێ لێ بەس فرۆشت بەڵێ فرۆشت نووسینگەیەک وایە بەڵێ وەکو لقێکی خۆمان لێ مواد ئەفرۆشرێ و هەروە لە دەروی شار ئەگەر پیاوین لە کەلار هەمانە لە دەربەنی خان هەمانە لە سەیسایەق هەمانە لە هەڵەبجە هەمانە لە ڕانی هەمانە لە قەڵازی هەمانە یعنی ئەمە هەر فەرعی خۆمانە بێزگە لەوەی چەندەها با بڵێن جملەچی هەیە کە سەربەخۆن بەس لای ئێمە ماوادیان بۆ دابین ئەکەین وەکو چەمچەماڵ وەکو کۆیە ئەمە ئێوە جگە لەوەی کە بۆ نمونە ئێوە ئەو دەرگا و پەنجەرە دروستی ئەەکەن ئایا مەوادی خاو ئەفرۆشن بە کۆمپانیاکانی تر ئەگەر بۆ نمونە بیانەوێ لەوێ بکردنەوە بەس ئینتاج بەرهەمەکە ئەفرۆشن نانا ئێمە دروستی شەکەین و ماوادیش ئەفرۆشین ئەفون کە ماوادی خام نییە بەس ماوادی جاهیزەکە بڵین ماوادە خامەکە ئەچێتە شەریکی سارای تورکی ئەوژێکا بەم مەقتەعانە کە بۆ ئێرە ئەمە ئەبڕێت وەکرێ بە دەرگا پەنجەرە ئێمە بێژگەلەوەی کە دروستی یەکەین ئەشفرۆشین بەڵێ تامان ئێمە زیاتر فرۆشتنەکەش هەیە و دروستکردنەکەش هەیە ئەمە هەمووی وردەواڵی پلاستیکە وەکو نەرمادە دەستکی دەرگا دەستکی پەنجەرە ئیتر بابەتی زۆرە بەڕاستە شەوی گشتی هەمووی لە شەریکی سارایە دروست دەکرێ و یەک بۆ ئێرە ئەوەی کە 6 مەتریە هەموو شەریکی سارای تورکیە بەس شەریکی سارای تورکی ئەکسوواراتی نییە ئەوە لە شەریکاتی تری تورکیاوە بۆ منە دەستکی پەنجەرە نەرمادە دەستکی دەرگا ئەمانەی نییە
ئێمە وەک کۆمپانیای سالار ئەحمەد شاسوار ئێوە وەکو خۆتان نەزانن چەند لقێکمان هەیە لە چەند بوارێکە ئیشەکەین بوارەکانی ئەلەمنیۆم بۆ کۆی کە کاکسۆران ئاماژەی پێکردۆ لەو بەرەوە و زانیاری یاونەتێ ئێمەش وەکو بەشێکی تر بەشی پلاستیک ئەتوانین کۆمەڵە زانیاریتان بینێت لەسەر ئەوانەی کە ئێمە لێرەیە هەمانە وە ئەیفرۆشین بە شێوەیەکی مفرد وە بە شێوەی ئەتوانین بۆم باسکەی پلاستیک بۆ چ ئیشە بەکارێن بەڵێ خۆی ئێمە ئەکسەرێتی ئیشەکەمان لە بواری خۆی لە بواری دەرگا و پەنجەرەیە ئەبینێتەوە ئەو موادی پلاستیک طبعاً لە کۆمەڵە بوارە بەکارێنێ ئەو موادە پلاستیکی ئێمە بەکاری ئێنین بۆ دەرگا و پەنجەرەیە بە شێوەیەکی گشتی بۆ دەرگا و پەنجەرەیە وە لە هەما کاریشا ئەتوانم بڵێم نەجاحەتێکی باشی بەدەست هێناوە لەبەر ئەوەی کە لە کۆمەڵی ڕوانگەوە سوودی هەیە یەکێک لەوانە نایەڵێت سەرما و گەرما بە داغڵی ژوورەوە بێوە لە هەما کاتیشا دەنگ فەوت لە دەرەوە بۆ ژوورەوە قەتعەکە ئەمانەش هەمووی خۆی لە خۆیان ئەتوانم بڵم سوودێکی باشی هەیە و لە پێشتیشە ئەمانە نەبوو ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ پێشتر ئەبینی دەرگا و پەنجەرە کە لە پێشووترا هەبووە ئاتن بۆ دوای ئەوە هاتۆتە سەر ئەلەمنیۆم بەرەبەرە پێشکەوتنی وای دیاتۆ گەشتەوەی کە ئێستا زیاتر دەرگا و پەنجەرەی پلاستیکی زیاتر بەکارهێنرێ و دەرگا و پەنجەرەی پلاستیکیش لە هەما کاتەوەکەوەی کەوتم سوودی باشی هەیە لە ڕوانگەی ئەوەی کە ڕێگرێت لە گەرما و سەرما زائیدەن دەنگەندەنگ وە ئێمە لێرەوە کۆمپانیای سالار ئەحمەد شاسوار ئەتوانم بڵێن جۆرێکی باش لە موادی پلاستیکی بەکارێنین ئەو موادە پلاستیکانە ئێوە بەهۆی چیەوە ڕەبتیەکەن پێکەوە ئایا هیچ سیلیکۆنێکتان هەیە تایبەت بێ بە شەریکی خۆتان بە کۆمپانیای بەڵێ خۆی دائیما کە تۆ ئیش ئەەکەی لە بوارێکە شارەزایی باشت پێ ئەەکەیت وە لە هەما کاتیشا کۆمەڵە ئەو بواری کە تۆ ئیشی ئەگەی کۆمەڵە شتی پێویستە وەکو پلاستیک ئێمە مەچینەی تایبەت بە پلاستیک خۆی هەیە کە تایبەت کراوە بۆ ئیشی پلاستیکە بۆ دروستکردنی دەرگا و پەنجەرە لەوانە پێویست ناکات لە بەستنیا تۆ بڕغویان کۆمەڵەشت بەکاربێنی بەڵکو خۆی جیازێکی تایبەت بەخۆی هەیە ئەو پلاستیکە گەرمەکان لە هەردوو ئەو پلاستیکە ئەلکێنێ بەیەکەوە و ئەتواندێ کە شێوەیەکی منەظەم و جوانتری پێبات و لە هەما کاتیشە ئەو تۆ کاتێک کە ئەم پلاستیکە دائنەی بۆ شوێنێک ئیتاری پلاستیکەکە کە ئەچێتە سەرشانی دیوارەکە بە مادەیەکی سیلیکۆنی دائەندێت لەگەڵیا کە ئەوش نایڵێ کە ئاو یان هەر شتە یان هەوایان هەر بۆشاییەک بمێنێت لە بینی دیوارەکە و پلاستیکەکەیە بە نسبەت ئەو پەناڵان و دەرگایانە و دەرگا پلاستیکانە بەڵێ ئێوە لێرە دروستیەکەنیان ئەمە دروستکراوی وڵاتی بەڵێ خۆی دایمە کە تۆ دەرگایەک بۆ ماڵێک شتێک دروستەکەی پێویستەکات تۆ بەرەبەرە شتی تازەتر بینی دەکارەوە ئێمەش وەکو پلاستیک دەرگای پلاستیکیمان هەیە کە لە تورکیا دروستی ئەەکەین و لە هەما کاتیشە شەریکەی بیلانی پێئوتێ لە تورکیا کە خاوەنی ئەو شەریکەیەشین لە تورکیا دەرگایەکی دەرگاکان ناو دەرگای پێئوتێدا ئەندێ بۆ پلاستیکان و کوالیتیەکی بەرزی هەیە کە خوار نابێ زائیدەن ڕەنگەکەی ناگۆڕێت چکە ئەمە دووشتی زۆر ئەساسین لە دەرگای پلاستیکیا کە هەبێت ئەویش یەک پێویستەکە خوار نەبێت دووەمیش پێویستەکە ڕەنگەکەی نەگۆڕێت بە مروری زەمن لەبەرەوەی پلاستیک ئێمە خۆتان نەزانن چەند مادێ لە باڵین چەند شەریکاتێک هەیە کە ئیشی تێئەکا کۆمەڵە شەریکات هەیە نەجاحەتەکان بۆیە نییە یان بۆیە پێش ناکەون ئەوەیە کە موادەکان بە مروری زەمن گۆڕانکاری تیاابێ لە ڕوانگەی ڕەنگەوە لە ڕوانگەی خواردبوونەوە بەڵام ئێمە وەکو خۆمان توانیمانە ئیش لە دوو شەریکە زیاتر بکەین بۆ سوودمان لێبینیون ئەوش پلاستیکەکەمان کە موادی پلاستیکەکەیە لە شەریکەی سارا وەرەگرین ناو دەرگاکانی شەریکی خۆمانە شەریکەی گیلانکەینی تورکی کە ئەو شەریکەیەکیە کە ئەتوانم بڵم ئێستا مواد ئەنێرێ بۆ وڵاتانی کەندا و مواد ئەنێرێ بۆ بەشی ئەوروپا بۆ کۆمەڵە جێگەی ئەینێرە کە ئەتوانین بڵین نەجاحەتێکی باشی بەدەستێناوە و زۆربەی مەعمەلەکانی کوردستان و ئەتوانم بڵێم ناوچەکانی عێراقیش لای ئێمە و ئەتوانن ئەو ناودەرگایە بەکاربێن و سوودی لێ ببێن و ئەوەی کە باسیشم کرد پێشووتر وتم کە پلاستیک کاتێک کە دائەنێ بۆ ماڵان لە بینی دیوار و پلاستیکە بۆشاییە کەمێنێتەوە ئەو بۆشایە پێویستەکە بە مادەیەک کە مادەکە نزیک بێ لە مادەی پلاستیکێکەوە بەکاربێنیت و بۆ ئەوی ئەو بەشە نەمێنێ ئێمە لای خۆمان مارکەی سالا بە کوالیتی تایبەت بە خۆمان سیلیکۆنێکمان دروست کردووە سیلیکۆنی مارکەی سالار ئەم سیلیکۆنە ئەتوانم بڵێم با بڵینمانەوەکەی زۆرە عادەتەن سیلیکۆن لە ڕووی کوالیتیەوە ئەگۆڕە پێویستەکە سیلیکۆنی کوالیتی سیلیکۆنەکە زۆر نزیک بێ لە مادەی پلاستیکەکەت بۆ ئەوەی کە زۆرترین کات بمێنێتەوە و ڕێگر بێ لە چوونەوەی ژوورەوەی هەوا زائیدەن ئاو کە لە ئیتاری
پەنجەرەکانەوە کە ئاو ئەچێتە ژوورەوە داغڵ بە ژوورەوە ئەبێ بۆی ئێمە ئەم جۆرە سیلیکۆنە بەکارهێنی سیلیکۆنێکی زۆر باشە. لە کاتی فرۆشتنی ئەلەمنیۆم بە ڕێژەیەکی زۆر ئەگەر مشتریەکە ویستی بە کێش ئەلەمنیۆم بکرێت ئەوە لەم کۆمپانیەدا قەپانی تایبەت بە خۆیان هەیە کە پێویست ناکات بچێت لە شوێنێکی تر قەپان بکات. ئێمە البیدایەت و کاتی مشتەکەمە هات بۆی ڕێچنە بۆ سەر بینا قیاس ئەەکەین قیاسەکەین لێرە داخلێ کۆمپیوتەرەکەین بە دیزایانی کۆمپیوتەری داخلەکەین و ئەگەر مشتەکەمان بەدڵێ بوو ئەتر ئاق دەکەین و ئەنرم بۆ معمەل ئیشە خۆمانەکەین. وەسا نەزات بۆم باسکە ئێوە یەکێک لەو بەرهەمانی کە لەم کۆمپانیادا ئێوە دروستیەکەن بریتە لە دروستکردنی دەرگای پلاستیک و ئەلەمنیۆم. گرنگترینەوە هەنگاوانە چین کە ئێوە ڕەچاویەکەن لە دروستکردنی دەرگایەکە. بەخێرن کاڵقمان طبعا ئەم بەشەی ئێمە تایبەتە بە دروستکردنی دەرگا و پەنجەرەی ئەلەمنیۆم و پلاستیک فڵایتی ئەلەمنیۆم لەگەڵ پلاستیک. پێشەوا باسی جیازەکان بکەین. جیازەکان ئێمە هەمووی جیازی زۆر پێشکەوتوی شەریکەی یاڵمازە تورکیە وڵاتی تورکیا بەڵێ لەوێ دروستەکرێ و جیازی زۆر پێشکەوتو و سەردەمیانەیە. موادەکانیشمان هەر موادی تورکیە و موادی سارایە موادێکی زۆر باشە و بۆ ئەم هەرێمی خۆمان زۆر زۆر پێشکەوتو و باشە و گونجاوە لەگەڵێ. موادی ئەلەمنیۆمان هەیە کە پێشاواسی بکەین ئەلەمنیۆمەکە چەند نوعێکی هەیە وەکو بەرگری ئەلەمنیۆمەکە باشتریان پلاستیکەکە. بێگومان ئەلەمنیۆمەکە ئەم ئەلەمنیۆمەی ئێستا زۆر پێشکەوتو و باشترە لە پلاستیکەکە وەکو ئەلەمنیۆمەکەی جارانیە چون ئەمە ئەلەمنیۆمان هەیە دەبڵ ئەلەمنیۆمە کە عەزلی ساردی و گەرما کات و بۆ ئاویش زۆر باشە و ئاو ناداتە ناو. چەند نوعێکی هەیە وەکو دەبڵ ئەلەمنیۆمان هەیە دەبڵ ئەلەمنیۆمەکە چوارچێوەی قەوسی هەیە چوارچێوەی عەدلی هەیە موادی سیستەمیشمان هەیە سیستەمی ئەلەمنیۆم ئەو عەزلی تیانە چوارچێوەی قەوسیشی نییە هەر عەدلە و ڕەنگەکانیش ڕەنگی زۆرمان هەیە ڕەنگی نەوتیمان هەیە ڕەساسیمان هەیە ساجیمان هەیە سپیمان هەیە ئیتر ئەو لەگەڵ کرێمی. ئێوە بەپێی چ ستانداردە دەرگای دروستەکەن ئایا هەر بۆ نمونە هیچ ستانداردێکتان هەیە هیچ نەخشەیەکتان هەیە ئێوە لەسەری بڕۆنیان هەر بە قیاسێکی دیاریکرا خۆتان دروست نانا بێگومان قیاسەکانیش وەکو جاران نییە و سیستەمێکی زۆر پێشکەوتووە بێ. زەمان کاتێ مشتریەک ئەڕاتە کۆمپانیا لەوێ دوایەوەی کە قیاسی بۆ کرێ نەخشەیەکی ئاوای بۆ دروستە کرێت کەینێن بۆ لای ئێمە لەسەر ئەم نەخشە ئیشەکەین لەوێ قیاسەکانی لەسەر دیارێکرێ ڕاست و چەپی دەرگا و ڕەنگ و ڕەنگی شوشە و هەموو شتێکی لەسەر ئەم نەخشانە دیاریەکرێت کە هاتە لای ئێمە ئەو تاکە ئێمە دەستەکەین بە ئیشکردن بۆی کە دیاری کراوە بۆی یعنی کە ئەلەمنیۆمە مەسەلەن ڕەنگی ئەلەمنیۆمەکە چییە چوارچێوەکەی قەوسە عەدلە چییە ئەوەش دیاریکراوە هەمووی لەسەر نەخشەکە. ئێوە لێرەدا یەکەم هەنگاو بریتە لە بڕینی ئەو مەوادە خامە یەک ئامێر بەکارێن بۆ بڕینی ئەلەمنیۆمەکەەوە پلاستیکەکەش یان ئامێری هەر یەکەیان جیاواز نەخێر ئامێرەکان جیاوازن میسەوە خۆی بینی لێرە ئەم بەشەی کە ئێمە تیاوەسانیتە ئەمە بەشی ئەلەمنیۆمە ئەم بەشە بەس ئەلەمنیۆمی تیا دروستەکرێت کە جیازەکانی تایبەتن بە دروستکردنی ئەلەمنیۆم هەر لە بڕینەکەەوە کە تایبەتە بە بڕینی ئەلەمنیۆم جیازی بڕینی پلاستیکیشمان جیاش تایبەتە بە پلاستیک چون جیاوازیەکی زۆر هەیە لێرە بڕینمان هەیە کە لە هەردوو لا بڕین هەیە بەڵام پرێسمان هەیە لە ئەلەمنیۆمەکە کە لە پلاستیکەکە جیاوازە ئەو بە شێوەی ئوتو پرێسەکرێ ئەم بە شێوەیەکی تر پرێسەکرێ کە دوایی خۆتانەی بینن کاتێک دەرگایەکان بۆ دروستەکەین بۆ نمونە باسییان یەکەم هەنگاو لە بڕینەوە دەست پێەکەین کاتێک کە ماوادە خامەکەمان هاو دەسەرمێت تاوان بە پێی ئەو خەریتە کە دیاری کراوە کە ماوادەکە چییە و ڕێنەکە چییە بڕین دەست پێەکەین دوای کە بڕیمان ئەەکەین لەسەر ئەو مێزەی تر بۆی بەپێ ئەو بڕینەکە بەپێ ئەو نەخشیاوێ قیاسی بێگومان هەمووی بە شێوەیەکی کۆمپیوتەری و سیستەمێکی زۆر جوان دیاری کراوە بۆمان ئێمە ینی ئاسانکارێکی زۆر دیارە ئەوە بۆ ئێمە دوای بڕین ئەەکەین لەسەر ئەم مێزەی تر بۆی ئەپۆکسیل مادێکی ترمان هەیە مادەیەکی ئەپۆکسیلە کە تایبەتە بە ئەلەمنیۆم بۆ ئەو شوێنانی کە ئەبڕێ و ئەدرێ لەیەک ینی ئەو ئەپۆکسیلە کە تێ ئەەکەیت پرێسی ئەەکەی دوای ئەوە ئەگەر تەنانەت بڕغوشی لێ نەدەیت ئەو مەقتەعانە بە هیچ شێوەیەک نازوڵێ و هیچی کێشەیەکی نییە تەمان ئەوە بۆ چوارچێوەکە بەس پرێسی پێویستە و دوای پرێس لاسیکی تێکرێت کە ئەوش سێنەوە لاسیکی تێکرێت بۆ هەر دەرگایەک بۆی منعی ئاو و هەوا و ئەو شتانە بکات دەرگاکەشەوە پێی ڕاست و چەپەکەی کێلوونی تێکرێت دوای کێلوون و نەرمادە لێدان ئەدرێت لە یەک لە چوارچێوەکە و ماسیکەی تێکەین و ئیتر ئەو کاتە بە پێی ئەو خەریتەکە بۆمان دیاریکراوە ئایا شوشەی تێکراوە یان مشتریەکە مەسەڵەن پێویستی بە دەرگای کەپسە
یان شوشەیە ئەوە دیاری کراوە لەسەر نەخشەکە و ئەوەی بۆکەین. ئەمە لێرە پرسیارە بکەم ئەو دەرگاییانی ئێوە لێرە بەرهەمیان وا دروستیەکەن تا چەنە ینی بەرگە ئەگرێ ئایا هیچ زەمانە هیچ تێستێک ئەکرێت بۆ ئەوەی زۆرترین ماوە بمێنێتەوە؟ بێگومان خۆی وەکو پێم وتی ماوادەکە زۆر تایبەتە و زۆر کوالیتێکی باشی هەیە. ئێمەش لێرە لە دروستکردن هەموو وەساکانمان وەسای زۆر باشن و بە شێوەیەکی باش دروستیەکەن و زەمانەتیشی ئەەکەین بەڵێ. کاتێککە ئەو مشتریەتە لامان و ئێمە دەرگا و پەنجەری بۆ دروستەکەین و بۆی داهێنین هەتاکو مشتری لێمان ڕازی نەبێت تاوان ئێمە جێی نایڵین یانی هیچ نقصانیەک نایڵین و دوای ئەوەش ئەگەر نقصانیەکی بچووک هەبێت لە دەرگا پەنجەرەکە تەلەفۆنمان بووەکە و ئەڕۆین بۆی چاکەین هیچ کێشەیەکی نابێ و زەمانەکەین زەمانیشی هەیە تا چەنە زەمانی هەیە بۆ کەسێک گێ بۆ لای ئێوە دەرگایەک دروستەکان ئێوە خۆتان بۆی دائەنێنیان چۆن؟ ئێمە هەموو ئیشەکان تا ئەو کاتێک کە خەریتەی ئەکرێت مشتری لەگەڵمانە کە دیاری کرد خەریتەکە چی پێویستە ئیتر ئەو حەقی هیچ شتێکی نیە ئێمە خۆمان بۆی دروستەکەین بە شوشە و بە دەرگا و بە پەنجەرە و هەموو شتێک بۆی دانێن و بەڵێ زەمانەتی شەکەین. زەمانەتەکەشمان لە کۆمپانیا ئەوە دیارەکرێت لەبەرەوەی ئەکەوێتە سەر ئەو موادەی کە ئەو هەڵێ بژێرێت. خۆشەویستان ئێستەوە کە بینن کاتی ژەمی خواردن نانی نیوەڕۆیە کۆمپانیا هەڵەسێ بە داوینکردنی خواردەمەنی بۆ سەرجەم کارمەندەکان ئەوەی جێی سەرنجە لێرە داواسی بکەین کارمەندەکانی ئەم کۆمپانیایە جگە لەوەی کە ڕێژەیەکی زۆر کوردیتە لە هەمان کاتە و عەرەب و نیپاڵی و هیندی و تورکیش ئەو ستافە پێکێنن ئێستا کە ئابینن بەبێ جیاوازی هەمویان لە یەک کاتە یەک جۆرە خواردن نەخۆن. کاک عیمران یەکێکی تر لەو بەرهەمانی کە لەم کۆمپانیەدا بەرهەمێنرەوە دروستەکرێ بریتە لە دروستکردنی پەنجەرە ئەمەوێ بۆم باسکەی گرنگترین ئەو هەنگاوانە چین کە ئێوە ڕەچاویەکەن لە دروستکردنی پەنجەرەیەکدا؟ ئێمە مادەکەمان لە تورکیەوەیت سارایە ئێمە داواکاریەکارەکەرن ئێمە ئەڕۆن قیاسمانەگرن لەسەر قیاسەکەمان گرت لە ئۆفیس داخلی کۆمپیوتەرمانەکەن خەریتەیەکی ئەوە لە بۆی دەرەکەرن تو شیوەیەوە ئەکەر پدلێ بۆ ئێمە ئێن لەسەر ئەو شیوەیە ئێتر ئەبرن ئێمە ئەم پارچەیە بۆ 6 مەتریە لە سارایە لەسەر ئەو ماکینەی دوو سینارە دوو سینارەکەمان ئەبرن لەسەر مێزانن دوای لەسەر مێزەکە لوقمامان لێدارن کاتێ لوقمامان لێدا لەسەر ئەم مێزەمان ئەبەستن تیەکەمان لێدا کاتێ تیەکەمان لێدا دوای ئەڕۆن پرەسمانەکەی ماکینەی پرەسمانەیەتی لەسەر پرەسەکە ئیتر دەرەچیۆ ئەکەنە نەرمەدە لێدەن و ئیتر دەرگەکەمان پەنجەرەکەمان دەرەچی. ئەگەر ئێمە بۆ نمونە بمانەوێ پەنجەرەیەک دروست بکەین بە قیاسێکی بۆ نە 2 مەتر بە مەترێک ئەمە مودەی چەندی پێ ئەچێت تا ئەمە تەواوێ هەنگاوەکانی ئەم مەیکە تۆ باست کرد ئەمە هەفتەیەک 10 ڕۆژ پێچێت بۆ یەک دانە بۆ یەک دانەنە بەس خەریتایەتی ئەکار ئیشەکە زۆر بیت لەسەر وەجبە یەک دانە بە چەندە و تەواویەکەن لەماوەی چەندە یەک دانە بە ساعتێکی دەرەچێت یەک چەند ئێوە لێرە چەند کەس ئیش لەسەر دروستکردنی پەنجەرەیەک ئایا هەر کەسێک و هەر کارمەندێک لێرە خەریکی دروستکردنی یەک پەنجەراویان بە ستاف ئێوە ئیشەکانتانەکەن ئەمە ستاف ئیشمانەکە بە ستاف یعنی ئەم ستافە هەرێمی خەریکی دروستکردنی یەک دانەیە بەڵێ ئێمە ئەم پەنجەرەیە کاتی دانێکی ئەبڕێ دانێکی لوقمامان لێ دەرێ
ئێتە دانێکی تی لێدا دانێکی پراسەکە دانێکی نەرمادە لێدا دانێکی لاستیک و ماستیکە ئەبرێت ئێتر ئەم ستافە هەموو ئەبی پێ یەک ستافە ئەو ئامێریکا باست کرد ئەویش هەر تورکیا بەل هەر تورکیا ماکینەکەمان تووشی هیچ کێشەیەک نابێت تووشی هیچ عاتڵاتە نابێت و جیازەتان هیچی لێ نایە هیچ مشکلەیەکمان لەسەر ئەو ماکینەمان نییە الحەمدولillah ئەی ئامێری ترتان هەیە جگە لەو ئامێرە چ ئامێرێکی تر بەکارێنن لەم ئێمە ماکینای قەوسمان هاتووە تازەیە ماکینەکی تازەیە لە کوردستان نیەتی ماکینای ئەلەمیونی قەوسە ئەو ماکینای ئەمان باشە ئێوە کەواتە بەهۆی ئەو ئامێرە و ئەتوانن بۆ نمونە پەنجەرەیە دروستکەن قەوسیشی تیابێت بەڵێ لە هەمان کاتەوەی کە عادل بێ و قەوسیشی تابێت عەدلجی بێ قەوسی بێت قەوسە ڕێکەکەمان ژێیەتی لەسەر ئەلەمیون پلاستیک خۆمان هەیەتی ئەمەژە ئەلەمیۆنەتی ئەلەمیۆنی قەوسمان ئەستای کارە ئەو ئامێرە تەنیا بۆ ئەلەمنیۆن بەکارێنرێیان بۆ پلاستیکی لە بۆ ئەلەمیۆنمانە هەیە ئامێری پلاستیک جیاوازترە بەڵێ خۆشەویستان پاشەوەی کە کۆمەڵێک هەنگاو ڕەچاو کرا لە دروستکردنی پەنجەرەیەکدا ئێستا ئەمەی کە ئایبینین ئەمە نمونەیەکە لەو بەرهەمەی کە لەم کۆمپانیەدا دروست کراوە ئەوەی جێی سەرنجە لێرەدا باسی بکەین ئەم پەنجەرە ئەم جابخانەیە لە هەمان کاتە دوو عەمەلی تێدا کراوە عەمەلی یەکەمیان ئەوەی کە بە شێوەیەکی ڕاست واتە ئەو پلێتانەی کە بە شێوەیەکی عەدلن تێیدا بەکار هاتووەوە لە هەمان کاتە ئەو پلێتانەی کە پێویستی بە قەوسکردنەوە هەبووە بەهۆی ئەو ئامێرەی کە پێشووتر باس کرا و قەوس کراوەتەوە بە شێوەیەکی زۆر ڕێک و پێک تەنزیم کراوە و ئێستامان نموزجێکە کە لە هەموو هەنگاوەکانی تێپەڕاندووە و ئامادەیە بۆ ئەوەی لەو شوێنەی کە داوا کراوە ببەسترێت. کاوای بەختیار من ئەمڕۆ لەگەڵ ئەوەی کە بینیمان کە دەرگا و پەنجەرە دروستەکەن و بەرهەمێنن لە ڕێی مادەی پلاستیک و ئەلەمنیەوە ئەمڕۆ من شتێکی ترم بینی ئەم شوشانێ ئایا گرنگی ئەم شوشانە چێ لێرە ئێوە بۆ چی بەکارێنن؟ ئێمە ئەم شوشانە بەدەکارێن بۆ پەنجەرە و دەرگانی کە لە کۆمپانیاکەی خۆمان دروستەکرێت هاوڵاتیان کە داوا لە ئێماکەن ئێمە شوشەکان کە بە تپی تەڵەبیاتی خۆیان بەپێ ڕەنگەکان بەپێی حەجمی شوشەکان بۆیان دروستەکەین بۆیان دەبڕین و بۆیان دەبڵەکەین حازرەکەین بۆ بیناکان لە چکوێ ئەمە بەرهەمی خۆتان نیە بێگومان نەخێر ئەم بەرهەمانە زیاتر ئێرانە ئێران فلۆتە شوشەکان کەیت بێت بۆ ئێرە سینی هەیە تورکیش هەبوو بەڵام تورکیەکان ئێستا ئێمە بەکارێنان لەبەرەوەی لەسەر هاوڵاتیان زۆر گرانەکەوێت ئەمە بەسمە لێرە پرسیارە بکەم ئێستا زۆربەی باڵەخانەکان و خانوەکان زۆربەی زۆریان ڕووکاری دەرەوەیان شوشەیە ئایا بۆ ئەوەش ئێوە بەکارێنیان ئێوە تەنیا لە دەرگا و پەنجەرەکانە ئێوە بەکارێن نەخێر بەڵێ بەتەکیید ئێمە بۆ بیناکانیش بەکارێن بۆ باڵەخانە بەرزانانی کە ئاکرێەوەی کە واجهەی دەرەوەی شوشەیە بۆ ئەوانەش ئێمە شوشە بەکارێنی لە وڵاتی ئێرانەوە ئێرانیت بەڵێ ئێرانیت چەند جۆر ئێوە لێرە شوشەتان هەیە ئایەک جۆرتان هەیە یان چەند جۆرێکتان نا چەند جۆرێکمان هەیە چاەمە لێرە ئەمە شوشەی سادەیە شوشەی 4 میلیمی سادەیە 5 میلیمان بۆچی ئیشێک بەکارێن ئەو 4 میلیمی ئەو 4 میلیمانە زیاتر بۆ بیناکانە بۆ خانوە بچووکەکانی هاوڵاتیان بۆ ئەوەی ڕووکاری دەرەوەیان ڕووکاری دەرەوە زیاتر 6 میلیمە 10 میلیمە ئەوانە بەکارێن شوشەی 4 میلیم ئێمە 4 میلیم بەکارهێنی 4 میلیم بە ڕەنگەکانی ڕەنگی قاوەیی هەیە ڕەنگی سپی هەیە ڕەنگی سپین بەسم سادەکەیەتی ئاوێنەیەکانیشی هەیە ئەوانەی کە تۆ بتێت لە ناوەوە دەرەوە نەبینی بەڵام زۆربەی و ئاوێنانە شەو عەکسە بنەوە چۆر و ناگرێ ئەو مەوقع دیارە ئەو شوێنە دیارە 6 میلیمەکانی 6 میلیمەیە 5 میلیمەیە ئەو 6 میلیمە وتت بۆ باڵەخانەکان بۆ ڕووکاری دەرەوە بۆ ڕووکاری دەرەوە زۆر جارش هاوڵاتیان خۆیان داوایەکەن لەبەر بە قووەتی شوشەکە و بۆی کەمتر ئەشکێ لەبەر ئەوە زیاتر بەکارێنن ئەو 4 میلیمەی کە باست کرد بۆ دەرگا و پەنجەرەوە بەکارێنرێت بەڵێ بۆ دەرگا و پەنجەرە بەکارێنرێت کاک بەختیار من جۆرێکی تریشم بینی ئێستا هەندێک شوشەم بینی نەخشی لەسەر بوو کۆمەڵە نەخشی زۆر جوانی لەسەر بوو ئەوانە بۆچی بەکارێن ئەوانە ئەو شوشانە زیاتر بۆ دەرگای بەکارێنین بۆ دەرگای ژوور بۆ دەرگای بینی مشتەمەلات و هۆڵ و ئەوانە چەند جۆرێک نەخشمان هەیە لەو نەخشانەش وە لە هەمان کات ئێمە شوشەی جەخۆریشمان هەیە کە سەرما و گەرما ئەگێڕێتەوە ئەوانەشمان هەیە کاک بەختیار حەز دەکەم باسێک لە گرنگی بڕین بکەین بەڵێ ئێمە شوشەکان کە لە کۆمپانیاوە کە خەریتەکان کارمەندەکان ئێوەمان خەریتەکان داخڵەکەن
قیاسی شوشەکانیش بۆ ئێمانێرن ئێمەش لێرە بە پێی قیاسەکانی ئەوان شوشەکانە بڕین شوشە بڕینەکەش بە ئەڵماسە بە ئەڵماسە بەڵێ بە ئەڵماسە هەموویە بڕێ و هیچ کێشەی نییە بۆن من ئەگەر 2 ملیم بێت تا 8 ملیم تا 10 ملیم هەر بەهۆی ئەو ئەڵماسە بەڵێ هەر ئەڵماسە و ئەڵماسە خۆی هەموو قیاسە ئەو حەجمانە ئەبڕێت دوای بڕین ئایا ئەو شوشە تۆزە وردەی پێوە ئەمێنێ ئایا ئەم شوشەیە چی لێ ئەکرێت هەنگاوی دوای بڕین چی دەست پێەکە هەنگاوی دوای بڕین شوشەکان حازرەکرێت هەمووی جووتەکرێت بەیەکەوە قیاسەکان بەیەکەوە حازرەکرێت بۆ کەپس بەڵێ لە کەپسەکە کە تەواو بوو دوای ئەوە حازرەکرێت و ئامادەکراوە بۆ قیرکردن کە قیرکرا دوای چەند کاژمێرە چییە لەوەی کە ئامادەکرێ بۆ قیر ئەو مەبەستەکە لەوە زیاترەوەیە لە ئەم شوشێکە کرا بە دەبڵجان سەرما و گەرماش ئەگەڕێتەوە بەڵام بەتون ئەو دژەخۆرە بوو کە باسەکرد نابێ لە دژەخۆرەکە ئەوش خۆی هەر خۆی هینەکات ئەو سیفەتەی تایە بەڵێ دوایەوە کە شوشەکان لەوێ ئەبڕێ و حازرەکرێ بۆ شۆرین یێتە لای ئامێری شۆرینە بەڵێ ئەم جیازە ئامێری شۆرینە ئەم جیازە شوشەکانە شۆ پاکێکاتەوە مەبەستمە پرسم ئەم ئامێرە هی دەستکردی چ وڵاتێکە ئەمە لە تورکیایە بەڵێ ئەم ئامێرە تورکیە جا ئەم جیازە ئێمە مواصفاتێکشەیە ئەو شوشە دژەخۆرە هەموو ئەو جیازانێک کە لە بازاڕیان ناتوانن بیشوان لەبەرەوە ئێمە مواصفاتی بەرزترە و جوانتر پاکێکاتەوە خەتی پێ ناکات ناو شوشەکان ئەو شوشە کاتێک کە تۆ بڕیت یعنی بۆ ئێرە لە ڕێ ئاو ئەشوارێت بەڵێ ماوەی چەنە ئەمێنێتەوە ئەو شوشە لە ناو ئەم ئامێرەیە نامێنێتەوە چونکە کە لێرەوە کە ڕۆژ لە سەرێتە دەرەوە پاک شۆردیێت ڕاستەوخۆ هەر ئەو کاتە ئیشوات چەند هەرەی شۆ لە ڕێی ئاوە هیچ تایت و هیچ نەخێر بەس ئاوەکەی گەرمەکرێ تا چەند تا 6 پلە گەرمەکرێ ئاوە لە ڕێی چیەوە ئێوە گەرمێن لە ڕێی بۆی لەرەوە نەخێ خۆی هیتەری هەیە خۆی خەزانی هەیە لە پشتەوە لە ڕێی ئەو خەزانەوە ئاوەکە گەرمەکە و ئەینێرێ بۆ ناو جیازەکە ژێشتە و حازرەکرێ بۆ پیرکردن گومانیتیانی هەموو ئامێرێک تووشی خەلە لەبێت تووشی ئیشی سیانە ئەبێ هەتا ئێستام ئامێرە هیچ تووشی گرفتێک بۆ بۆن لە کاتی ئیشکردنامۆن وە کاتی ئێوە ویسوتانە شوشەیەکی پیا بشۆن شوشەکان گیریان خواردبێ یان بۆ نمونە شتێک لەو بابەتە بەڵێ بە تاکید هەموو شتێکی کارەبایی قابلیەتی ئەوەیە کە تێکچێت بەڵام خۆشبەختانە لێرە کۆمەڵێک خەڵکی شارەزامان هەیە لەو بوارانەیانەمان هەیە بەڵام زۆر جار پێویستەکە ستافی لە دەروی کۆمپانیا بۆ بێنین بۆ عەتەڵێک کە ڕووبە لە مەکشینەکەیە ڕاستەخۆ دوای شۆرینی ئەم هەنگاوە ئەچێتە کوێ شوشەکان ئەچێتە بەشێکی تر بۆ بەشی قیرکردن لەوێش قیرەکرێ و ئامادەکرێ ئەی ماوەی مانەوەی لە ناو قیرەکە چەند تقریبان 3-4 کاتژمێرەوە تا قیرەکە وشت دەبێتەوە دوای ئەوە بەکارێن بۆ ئەو مەبەستەی کە خۆتانەکان بەڵێ دوای ئەوە کە ئامادە کرا ستافەکانی کۆمپانیایان شوشەکان لە سیارەکان بارەکەنەوەی بن بۆ بیناکان لە هەمان کاتا ئێمە ئەم موادەشمان هەیە ئەمە توڵی کارولاشی پێڵێن ئەمە بۆ جوانکاری بۆ پەنجەرە بۆ دەرگا بۆ هەنە شوێن بەکارهێنرێ ئەم توڵانەش ئەمانە ئەم توڵانە تورکین لە تورکیاوەیە دەم موادە بۆ جوانکاری بەکارهێنین بۆ پەنجەرە و دەرگا ئێمە کە شوشەکانمان بڕی حازرمان کرد ئامادە بوو دوای ئەوەیە لێرە توڵی بۆ ئەبڕین ئەم توڵانە بۆ بینی دەبڵجامەکەیە بە پێی قیاساتە بە پێی ئەو قیاسی پەنجەرێکی ئەمانەیە و لە هەمان کاتە ئەم جیازە مەنع ڕتوبەشی تێکە مەنع ڕتوبە ئەمەیە ئەمە تێ ئەکرێ ئەو جیازە گەرمەکرێ ئەمە ڕتوبە ئیشی ئەوە کە شەی بینی هەردوو شوشەکە نایەڵێت وشکێ کاتەوە و ڕتوبەت ناکە کاک ڕۆژگار
یەکێک لەو بەرهەمانەی کارگەکەی ئێوە بینیم ئەمڕۆ بریتە لە تەلی مێش بەڵێ زان تەلی مێش چییە گرنگترینەوە هەنگاوانە چین کە ئێوە ڕەچاوێکن لە دروستکردنی تەلی مێشە ئێمە وەکو کۆمپانیا سارا ڕەحمە شاسوار پرۆژێکمان هێنایە کوردستانەوە پێڵم پرۆژەی تەلمێشی سکا ئەمەیە ئەم تەلمێشە ئیسفادەکەی هەنگاوەکانی پێڵم کە چۆن دروستەکرێت پێشێکی هەروەستایەکمان بە کوردەوە بە تورکەوە ئەچێتە ماڵێک دوای ئەوەی کە موادی بۆ دانرێ داوای ئەم تەڵەبەیەکرێ ئێمەش تەڵەبێکە دێتە بەردەسمان بنووسین دوای دێتە لای منم تەڵەبێ یکەم بە خستەی کۆمپیوتەر لە خشتەی کۆمپیوتەرە هەموو قیاساتێک بڕین شکلی بڕینەکەی شێوازی دانانەکەی هەمووی لای منەوە ئەکرێت و دێتە بەردەستی وەستاکە یەکەم ئیشکردن لەم تەلمێشەیە بڕینە دوای ئەوەی کە مەقتەعێکی 6 مەتری دێتە بەردەستی وەستاکە ئەی بڕێ بەبێ قیاسی کۆمپیوتەر دوای ئەوە دێتە سەر تەلەکە ئەم تەلە ڕێگری ئەکات لە مێش ناوی خۆی بەخۆی ناوی خۆی بەخۆی دی بەڵێ تەلمێش زۆر کەس پێڵێن زواب سابتمان هەیە ئەمە جیاواز ئەمان سکەیە بۆ ئەمە دانراوە ئەم شکڵە ئەگەر هات و ماڵێک داوای کرد بۆ دەرگا دامنرێ ئەتوانێت لە کاتی احتیادیە دای بخا بۆ ئەوەی ئەم تەلمێشە خۆی بەڵێ ئەیکا بە دەرگای مەدخەل و داخا بەڵام ئەگەر هات و جەوی دنیا خۆش بوو هێت ئەم تەلمێشا کاتەوە بەم شکڵە لەبەر ئەوە ناوە تەلمێشی سکا دوای ئەوەی کە ئیشی گەر لە بڕینە دە ئیشتەکە لە چیا لە ئەم شکڵی پەتەکەیە کونکردنی و دوا جیازێکمانەیە ئەم جیازە پێڵن خەیاتی بۆ دوورمانی ئەمەیە بۆ ئەوەی پێگەوە بدرێ هەموو ماوادەکانی لە دەرەوێت هەموو موادەکانی ئێمە هەرچی موادمانە هەیە بابەتی دەرمێش هەمووی لە تورکیا کڕێت دێتە سلێمانی لە سلێمانی ئیشی دروستکرد نەکرێ یعنی هیچ ئینتاجێکی ئەمە نییە کە ئێمە بە حازری بمان بێ خۆمان لێرە دروستەکەین بەڵام ئینتاجی درێژی موادی خاوێ دوای ئەوەی کە ئەم تەلمێشە دوورما دەستە لەسەر جیازی تایبەتی خۆی بۆ بەستنەوەی ئەم بەشانە لەیانی ئەم زاویانە کونکردنی بە بڕغوو بەستنی بەپەت چکە هەر مادەی ئەلەمنیۆمە بەڵێ مادەی ئەلەمنیۆمە ئێمە لە مادەیەش دروست دەکرێت بە پلاستیک دروست ناکرێ بە ئەلەمنیۆم دروست دەکرێت ئەتوانرێت بۆ پلاستیک بەکار بهێنرێ لەگەڵ ئەلەمنیۆمە جا ئێمە لێرە بۆ دروستکردنی ئەمە هەرکەی و مەرحەلەی خۆی هەیە لە مەرحەلەیەکە هەمانە دانانی پەتێکە بۆ ڕاگرتنی هەموو سیستەمی ئەم تەلمێشەیە هەموو تەلمێشەکە بم پەتە ئەوە تا ئێستا لێرە دەرەچێ بۆ ڕاگرتنی تەوازنەکەیەتی ئەگەر هاتوو ئەم پەتە دانەدرێ هیچ قیاسێک دروست نابێت کەواتە دروستکردنی بڕینە و دوورمانە و پەتە ئەمە بوو ئەوە بەڵام ئێمە چەند ڕەنگێکمان هەیە لەم تەلمێشە ڕەنگمانەیە سپی وساجی و نەوتی کە ئەم ڕەنگەیە خەڵک ئێستا بەپێی داواکاری ئەو کەسەی کە یەت بۆ لای تۆ ئەیکڕێ بەپێی داواکاری کابرا ماڵەکەی کرۆ بە ساجی مەجبورە ئەم تەلمێشە بە ڕەنگی ساجی بکە سپی ساجی ڕەنگی باینجانی کە پێڵین مارۆنی خۆمان لەگەڵ ڕەساسی لەگەڵ ڕەش ئەم پێنج ڕەنگەمان هەیە بۆ دروستکردنی هەر ماڵێکە بیۆ بە زەوق و بە ئارەزوی خۆی چۆن حەسبکە ئێمە بۆی دروستەکەین بۆ شکڵە ئەمە وەکو باسی تەلمێش تەلمێشی ترمانەیە سابتە ئەمە ڕەتی بێرەوە نیە تەنها ئەمە سابتە و هیچ شکڵێکی جوڵی نییە بەڵام ئەمە سیستەمێکی تازەی هێنامانتە کوردستان بۆ ئەوەی زیاتر خەڵک زیاتر ماڵەکان ئیسادەی لێ بکەن ئەمە پێشانگای سەرەکی هەموو بابەتە ئارزکراوەکانمانە بە تایبەتی ئەلەمنیۆم بە کواڵیتی بەرز ئێمە چەند جۆر ئەلەمنیۆمان هەیە ئەلەمنیۆمی سیستمان هەیە واتە بێ عەزل و ئەلەمنیۆمی عەزلمان هەیە واتە دەبڵ ئەلەمنیۆم کە مادەیەکی لە 100% عازلە عازل لە بینیا هەیەی عازلی سەوت و حرارە و کارەبا و هەوا و هەموو تەسیرە ژنگەیەکانەکە ئەمە جۆرە عەزلەکەیش دوو جۆرمان هەیە هەمانە ئیطارەکەی قەوسە و هەمانە ئیطارەکەی عەدلە بەم شێوەیە ئەم شێوەیان هەم دەبڵ ئەلەمنیۆمی عازلە ئەمە دەستکردنەوەی دەرگاکانە بە زۆری و هەروەها لە پەنجەرەکانە چەند جۆرێک کردنەوەمان هەیە بە تایبەتی ئەلەم شێوەیە ئەمە دوو جۆر دەستکردنەوەمان هەیە ئەم شێوەیان دەبڵ فەتحی پێڵێن بە دوو شێوەکرێتەوە لە هەمان کاتە بەلای ڕاست و چەپا و لەسەرەوە بۆ خواری شەکرێتەوە هەوایی و هەشمانە تەنها یەک شێوەیە بەم شێوەیە تەنها بەلای ڕاستە ئاکرێتەوە ئەم ئەلەمنیۆمە عازلە دەبڵ جامە هەم شوشەکەیشی عازلە عازلی سەوت و حرارە و هەوایە ئەم بینایی ئایدی کۆمپانیا سالار ئەحمەد شاسوار لەسەر شەستی لە خوار پردێ کوبانیە لە ئایندەیەک نزیک تا فەرق ئۆفیسمان لێرە ئەکرێتەوە ئامۆژگاریەکم بۆ ئەو کەسانە هەیە کە دەسەکەن بە هیچ وەکو گەنج پەلە نەکەن پێ ئەگەن بەس بە شەرتێ ئیش نەگۆڕن لەسەر یەک ئیش بمێننەوە سەرکەوتووە بن ئەگەر پەلەکان بەملاوبۆلان نێن
سەرکەوتووە بن بەس لەسەر یەک ئەساس بڕۆن یەک ئیش بکەن سەرکەوتووە بن هیچ کەسێکیش دەستکی دایکیەوە نەیەناوە وردە وردە پێئەگا هەوڵ بە زەحمەت کێشێ پێئەگا ئەویش بە پاچی ئیش بە پاچی سەرکەوتنی نەجاحەتی 100%. بەس بە پاچی نەوکرد حتممە نەرفاشیلی تە سوازتانە. جەنابەت یەکێک بووی لە کارکتەرە سیاسی دیارەکان لە ناو کۆمەڵی ئیسلامیەوە لە هەرێمی کوردستانە بەڵام دەمێ بێ ماوەیەکە جەنابەت بەو شێوەیە دیار نیت